مەرەم کاتت باش ئەگەر زانیاری زیاتر لەسەر خۆپیشاندانەکەی سەی سادقمان پێ بدەین. باش خۆپیشاندانەکە تا ئێستا بەردەوامی هەیە و شەڕەبەت لە نێوان هێزە ئەمنیەکان و بڵێن بەشێک لە کادیرانی پارتی و خۆپیشاندەران بەردەوامی هەیە. ئێستا دەنگی تەقە ئەبیسترێ بەڵام نازانێ ئایا تەقە هێزە چالێکی مەدەنیەکانە کەیکەن بە ئاسمانگە یان با بڵێن هی ناوچەی پارتیە خۆپیشاندان و شەڕەبەت زۆر نزیکۆتەوە لە ناوچەی پارتی. باشە عومەر ئەو خۆپیشاندانە لە نزیک بارگای پارتی ئەنجامدرا بوو؟ بەڵێ لە نزیک تقریبان هەمووی 20 مەترێک لە ناوچەی پارتیەوە دوورە با بڵێن خۆپیشاندەران بەردیانەکاتە نزیک ناوچەی پارتی و حوشە و با بڵێن ژوورەکانی ناوچەی پارتی. باش چه جۆرە هێزێکی ئەمنی لەوەیە عومەر؟ بێندێت تا ئێستا هێزی چالاکی مەدەنیە لەگەڵ ئاسایش و پۆلیسی قەزاکەیە. هێزی چالاکە مەدەنیەکان چەکیان پێیە؟ با بڵێن ئەو پێداویستوانیان پێ با بڵێن ئەوەی کە بەکاری هێنن بەڵێ وانێ. بەڵێ بەڵێ عومەر ینی وەکو دیار بوو ئەمڕۆ پارێزگاری هەڵەبجە باسی لەوە کرد کە نابێت هیچ هێزێکی ئەمنی تەقە بکاتن، ینی تەقەکە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کراوە ئەگەر زانیاری دەبێت یاخود لەلایەن پاسەوانی بارەگاکەی پارتیەوە. تەقەکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کراوە یاخود لەلایەن پاسەوانانی بارەگاکەوە کراوە؟ شوان ڕوون نییە چونکە قەرەباڵقێکی زۆر هەیە ڕێگە نادرێ نزیکی ناوچەی پارتینەوە لەبەر شەڕەبەتێکی زۆر گەرم هەیە. ئەوە دەنگی خۆپیشاندەرانە کە بەڵێ شوانە نوێ ئاماژەوە بکەم کە تا ئێستا ژمارەی بریندارەکان بەبەر گەشتوتە 6 کەس کە لە نێواندا بەڕێوەبەری ئاسایش هەیە لەگەڵ دوو هێزی کارمەندی هێزی ئەمنی یەکێکیان پۆلیس یەکێکیان ئاسایش. بەڵێ بەڵێ عومەر ئەگەر بەڵێ زۆر سپاس بۆ